خەم بۆ بە باڵندەی خەم بۆ بە گژوگیا و خەم بە ماڵی لەگەڵ ژاندا دیلانیەکە و لەگەڵ ئازاردا بۆ بە هاوڕێ و لەگەڵ مەراقدا بۆ بە دراوسێ و بەڵام من نیشتیمانێکم هەیە لە دوای هەموو خەڵازیە و هەڵەبجێک ئەڵێ و ئەڵێ لەوانەیە مردن بمرێ بەڵام من نا تکا لە بەڕێز شاعیری بەڕێزەکەین کاک سەردار قادبا فەرمێ بۆ هۆنراوەکەی ئاهەنگەکەمان بڕازێنێتەوە. نەورۆستان پیرۆز پێویستە من لێرە لەم لە ڕۆژەدا پیرۆزبایی لە کچە گەلیلاکانی قەندیل بکەم. شیعرێک پیانوێ شیعرێک بەناو نیشانی شیرین تەشی نارێسێت. ئێستا شیرین گەلیلایە دەستگیرانی بەفروبایە بە وێنەی کیچێکی چەلەک چاو لە ترسەوە بخەوێت. سڵاو لە تۆ شیرینەکەم کیشە گەلیلا کوردەکەم ئیتر تۆ تەشیرێت نابی تا هەوڵەی بەفری و چیابی هەر ئاکۆ بوو تۆی کرد بە پەک تەشیەکەی تێگۆڕیت بەچەک ئەگەر وەفایی سردووبە سەری لەو کارە سوردەمە ئەگەر وەفایی سردووبە سەری لەو کارە سوردەمە. ولێرەشدا دەمەوێ بڵێم کۆتایی بە خلافەتی داعش و دەوڵەتی داعش هاتووە پیرۆزبایی لە هەموو گەلی کوردن. سپاس قوربانم. لە باکوور دەستگیرمان دەکەن لە باشوور برسیمان دەکەن لە خۆر هەڵات لە سێدارەمان دەدەن لە خۆر ئاوا بۆردومانمان دەکەن لە دەرەوە ئاوارە بووین بە بێخاوەن دەیانەوێ بە گشت جۆرێ قڕمان بکەن. دیموکراسی و مافی مرۆڤ گەورەترین درۆی سەردەم زۆڵە کوردی واشمان تایە بۆ نەمانمان لەگەڵ دوژمن تەپڵی سەرکەوتن لێ دەدەن. ئاهەنگەکەمان ئەڕازێنینەوە بە دەنگی هونەرمەندی لاو ئەمە کرماشانی با بفەرمێ لەگەڵ گرۆپی نیشتیمان. پێشمەرگەکانی هونەر و پێشمەرگەکانی خاک و وڵات کاکە حەمە کرماشانی. تۆی قەعاڵکە بە مەرەجە